خۆشەویستان، ئێمە لە ژیانی دنیادا ڕۆژانە تووشی کێشە و نەخۆشی و دەرد و بەڵا دەبین. بۆیە پێویستە ئەوە بزانین هەر بەڵایەک کە ڕوو لە ئێمە دەکات، هەر جۆرە بەڵایەک کە ڕوومان تێ دەکات، ئەبێ ئەومان لەبیر نەچێت کە ئەو بەڵایە پێش ئێمە بەسەر پێغەمبەری خوا داهاتوە صلی الله علیه وسلم، بەسەر خۆشەویستانی خوا داهاتوە، سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت. ئەگەر کەسێک لە ئێوە دایکی مردووە یا باوکی یا هەردووکیان، بە ئەوەی لەبیر بێ پێش تۆ خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم دایک و باوکی لەدەستداوە، کەواتە ئەو بەڵایە تووشی تۆ بووە و نەزانی خوا ڕقی لە تۆیە، چونکە پێش تۆ خۆشەویستەکەی خوا صلی الله علیه وسلم تووشی بووە. کاتێکە لە سکی دایکی دایە، هێشتا لە دایک نەبووە، باوکی وەفات دەکات. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم بە هەتیوی لە دایک بوو، واتە کاتێکە لە دایک بوو باوکێک نەبوو ماچی بکا و نازی بکێشێ. و کاتێ تەمەنی دەکاتە 6 ساڵ مناڵە، 6 ساڵ مناڵە، دەڕوات لەگەڵ دایکە بۆ ماڵ خاڵۆکانی بۆ شاری مەدینە، لە مەکە و بۆ مەدینە لەگەڵ دایکە دەڕوات، بەڵام لەوێش قەدەری خوا دایکیشی وەفات دەکات. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم لە تەمەنی 6 ساڵیە بێ دایک و بێ باوک، دایک و باوکێک نییە بیگرنە باوش و نازی بکێشن. ڕاستەکەی مامەی گرتێ خۆی، باپیری گرتێ خۆی، بەڵام هیچ کەسێک جێگای دایک و باوک ناگرێت. زەحمەت. کەواتە ئەگەر دایک و باوکت وەفاتیان کردووە، ڕەحمەتی خوایان لێبێ، بزانە پێش تۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو بەڵایی تۆ، ئەو ناڕەحەتی تۆی بەسەر هاتووە و چێشتوویەتی. تۆ گەورە بوویتە باوکت مردووە و دایکت مردووە، بەڵام وەرە مناڵێک 6 ساڵ بێ نە دایکی هەبێ نە باوک، لەم سەرۆ لەگەڵ دایکیا ڕۆشت بە باوشی دایکی و لەگەڵ دایکیا، بەڵام لەو سەرۆ بەبێ دایک گەڕایەوە. سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ. کەواتە بزانە ژیان ئەوەیە کە هەر بەڵایەکە تووشە بێ، بزانە سپاسی خوا بکە لەسەری.